سێ خوشکن هەرسێکیان پاڵەوانی وڵاتانی عەرەبی و ئاسیان لە یاری بەرزکردنەوەی قورساییدا. بەشداری دوو پاڵەوانی غەرب ئاسیان کردو و دوو پاڵەوانی عەرەبی و لە هەر چاریان توانیمە پلەی یەکەم بەدەست بێنم و ئەو توڕێکە لە شکڵاوکرا توانی ببمە خاوەنی 6 مەدالیای سەر کە ماچێکی خۆشحاڵم. یاریزانی هەڵبژاردەی عێراقن چەند ڕۆژێک بەر لە ئێستا پاڵەوانێتی وڵاتانی ئاسیا بۆ 16 وڵاتی عەرەبی بەڕێوەچوو. ئەم سێ خوشکە توانیان مەدالیای زێڕۆزی و بەدەست بهێنن. بەڕاستی ئەمە هەستێکی زۆر خۆشە لە بۆ من کە ساڵ بە ساڵ دەستکەوتی بەرزتر و بەرزتر و بەرزتر بەدەست دێنم. یعنی هەر ساڵێکم بەشداری پاڵەوانێتم کردبی بمە خاوەنی مەدالیای زێر و بمە خاوەنی باشترین یاریزان لە نێوان وڵاتە عەرەبیەکاندا. لەگەڵ ڕاهێنەرەکەیان جارێکی تر دەستیان بەڕاهێنان کردووە. ئەوان ڕۆژانە نزیکەی 3 کاتژمێر سەرقاڵی ڕاهێنانن و خۆیان ئامادە دەکەن بۆ پاڵەوانێتێکی تر بە ناوی پاڵەوانێتی غەرب ئاسیا کە بڕیار وایە لە وڵاتی کوێت بەڕێوە بچێت. ئەمە نزیکەی 6 پاڵەوانی عەرەبیمان هەیە. ئێستا ئامادەیان دەکەم ئینشاءالله لە بۆ مانجی 2-3 لۆ کوێت. هەروەها 3 پاڵەوانی سەرەکیشمان هەیە کە ئەوانیش ئۆشین و ئیسرا و ئیناسن. ئەوانە پاڵەوانی 11 ساڵینەوە بەڕاستی کاری ناکرێت چکە ئەوانە ترسێنەری ستەیجی پاڵەوانەتیانە. بە تایبەتی ئۆشین مەترسێکی هەرە گەورەیە بەڕاستی لەسە زۆربەی وڵاتان مەنال وڵاتە عەرەبیەکان حسابات لە ئۆشین دەکرێت پێش ئۆشین دابەزی. لە زۆربەی وڵاتان پەیوەندی بە یەکتر دەکرێت ئۆشینخان لە چ کێشێک دێتە خوارێت چەند بە چەندی دەکاتن و ئاسن بەرزەکە تەمرینی هەیە نییە. وەک ئەوان دەڵێن ئیناس خاوەن 26 مەدالیای زێڕە و ئیسراش 24 مەدالیا و ئۆشینیش 21 مەدالیای زێڕ و سێزیویشی بەدەستهێناوە. بۆیە داوا دەکەن گرنگی زیاتر بە توانەکانیان بدرێت و پشتگوێ نەخرێن. ئەم هۆڵەی کە تێیدا ڕاهێنان دەکەن پێویستی بە خزمەتی زیاتر و نۆژانکردنەوەی ئامیرەکان هەیە. ئەحمەد جێباری دەنگی ئەمریکا، هەولێر.